بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. برایان و خوشکانی بەڕێزم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەو کاتەی کە نوێژ واجب کرا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەسەر ئومەتەکەی 50 نوێژ بوو. پاشان خوای پەروەردگار تەخفیفی تیا کرد، کەمی کردەوە هەتا هاتە سەر 5 نوێژ. و پاشان فەرمووی خوای پەروەردگار هەر کەسێک ئەم 5 نوێژە لە کاتی خۆیدا بەڕێک و پێکی ئەنجام بدا، ئەجری 50 نوێژەکەی بۆ ئەنووسم. لە شەو ڕۆژدا 5 نوێژ لەسەر ئێمەی ئیماندار واجب کراوە. ئەم 5 نوێژە کاتەکانی دیاری کراوە بە ویست و فەرمانی خوای پەروەردگار کاتەکانی دیاری کراوە. حتا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەویستی ئەو نەبووە، بەڵکو بەویستی خوای پەروەردگار بووە. کاتێک کە نوێژ واجب بوو، جوبرائیلی ئەمین هاتە لای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، 2 ڕۆژ کاتەکانی نوێژی دەستنیشان کرد. ڕۆژی یەکەم هەر 5 نوێژەکە لەکەیە دەست پێ دەکا و ڕۆژی دووهەم 5 نوێژەکە لەکەیە کۆتایی دێ. پاشان کە تەواو بوو کاتی 5 نوێژەکەی فێری پێغەمبەر کرد عەلەیهی السەڵات وەسەلام، فەرمووی ئەی موحەممەد، ئەمە نوێژی پێغەمبەرانی پێش تۆش لەو کاتانەیە ئەنجامیان داوە. کەواتە هەموو پێغەمبەران کاتێک نوێژیان کردووە لەو کاتانەدا نوێژیان کردووە کە ئێستا ئێمە نوێژی تیا ئەکەین. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ کاتی نوێژەکان لەسەر ئیمانداران دیاری کراوە. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، دیاری کراوە بۆ هیچ کەسێک لە ئێمە نییە پێش ئەوەی کاتی نوێژەکە بێ نوێژەکەمان ئەنجام بدەین و نایشتوانین نوێژ ئەنجام نەدەین حتا کاتی نوێژەکە بەسەر ئەچێ. بۆیە کاتەکان دیاری کراوە، ناتوانی نە پێشی بخەی و نە دوای بخەی. پرسیار کرا لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، ئەی الأعمال ئەفضل، چ کردەوەیەک زۆر بەڕێزە، زۆر خۆشەویستە لای خوای پەروەردگار، زۆر ئەجرمان تایە دەست ئەکەوێ؟ 3 خاڵی فەرموو. یەکێک لەوانە فەرمووی الصلاة لوقتها، نوێژ لە کاتی خۆیدا، واتە کاتی نوێژ ئەبێ یاخود بانگ ئەدرێ، ئەو کاتە ئیتر تۆ واز لە هەموو ئیش و کارەکانت ئەهێنی، دەست ئەەکەی بە ئەنجامدانی نوێژەکەت. ئەم 5 نوێژە لە ماوەی شەو ڕۆژا دانراوە، لە ماوەی 24 ساعتا دانراوە. هەر 5 نوێژەکە ئەتوانی تۆ بە 1 ساعت ئەنجامی بدەیت، واتە لە 24 ساعتەکە 23 ساعتی بۆ خۆت، بۆ خواردن، بۆ خواردنەوە، بۆ خەوتن، بۆ کاسبی، بۆ هەموو خۆشیەکانی ژیانی خۆت 23 ساعت خوای پەروەردگار بەخشیوێتی بە تۆ. 1 ساعت بۆ خوای پەروەردگارە. لەو ساعتەدا ئەتوانی نوێژەکانت ئەنجام بدەیت و ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بهێنی. کەواتە کاتێک کە گوێت لە بانگ بوو، واز لە هەموو شتێک بهێنە. ئیتر کاتی چی دەست پێ ئەکا؟ کاتی مناجات و گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگارە دەست پێ ئەکا. بۆیە هەمیشە هەوڵ بدە نوێژ لە کاتی خۆیدا ئەنجام بدە بۆ ئەوەی ئەجر و گەورەیەکەت دەست بکەوێ. لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کاتێک نەبووە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نوێژێک دوا بخا بە ئەن قەست، مەگەر لە کاتێکی زۆر زەرورە، لە کاتی جەنگ و جیهادا کە زۆر مەشغوڵ بوو بێ، ماوەیەکی کەم نوێژەکەی دوا خستووە. ئەگینا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام قەت نوێژی دوا نەخستووە، هەر لەگەڵ ئەوەڵی کاتی دەستپێکردنی نوێژەکەی ئەنجام داوە. ئێمەیش کە ئومەتی ئەو پێغەمبەرین عەلەیهی السەڵات وەسەلام حەق وایە لە کاتی هاتنی ئەو نوێژەدا یاخود کاتی گوێمان لە بانگ ئەبێ یەکسەر بەپەلە بڕۆین بەرەو ئەنجامدانی نوێژەکە. یەکێک لە پیاباشانە فەرمێ پێش ئەوەی بانگ بدا من ئەچمە مزگەوت خۆم ئامادە ئەکەم، چونکە بانگ بۆ کەسە بێ ئاگاکانە بە ئاگایان ئەهێنێتەوە، بەڵام من بە ئاگام لە پێشدا ئەچمە مزگەوت خۆم ئامادە ئەکەم، لە خزمەت خوای پەروەردگارە ئەوەستم، ئامادەم بۆ ئەوەی بانگ بدرێ و بچمە خزمەت خوای پەروەردگار. کەواتە بۆ ئەنجامدانی نوێژەکەت لە کاتی خۆیدا هەمیشە پەلە بکە، هەموو ئیش و کارەکان واز لێ بهێنە، تەنها لەبەر خاتری
نوێژەکەت چونکە گەورەترین عیبادەتە. لەکەیە هەست بە تام و چێژی ئەەکەی کە نوێژەکە لە کاتی خۆیدا ئەنجام داوە، کاتێک لە گۆڕەکەدا یەکەم پرسیاری گۆڕ کە لێت ئەکرێ نوێژەکەتە و لە قیامەتە بۆت ئەبێتە نور و چرا و ڕووناکی، ئەو کاتە ئەزانی چ شتێکی خۆشت ئەنجام داوە، چ شتێکی چاکت ئەنجام داوە کە لە کاتی خۆیدا نوێژەکانت دوانە خستووە. وای پەروەردگار ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکە و یارمەتیمان بدا بۆ ئەوەی لە کاتی خۆیدا نوێژەکانمان ئەنجام بدەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.